يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، خوای پەروەردگار سبحانه وتعالى کە مرۆڤی دروست کردووە خەڵق واتە لە نەبوونەوە، غەیری ذاتی الله سبحانه وتعالى هیچ کەسێک هیچ شتێک دەستی نەبووە لە دروستبوونی ئێمەدا. لەگەڵ دروستبوونی هەر مرۆڤێکە خوای پەروەردگار بۆ هەر مرۆڤێک و تێگڕای مرۆڤایەتی سێ شتی پێخەڵات کردوین. یەکەمیان خوای پەروەردگار ڕێزی لە یەک بە یەکمان ناوە، وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم، بەگشتی هەموو نەوەکانی ئادەم بەڕێزن. وەکو تاک سەرنجی خۆت بدە ئەو شتێک کە ئێستا زانست پێی پێبردووە و لای هەمومان ئاشکرایە، لە پەنجەمۆرتەوە، لە بۆنی لاشەتەوە، لە قەرینەی ناوچاوتەوە، لە ئەو کۆمەڵە تایبەتمەندیانەی DNA ناولەشتەوە، هەمووی خوای گەورە بە تەنها بە تۆی بەخشیوە. دوو منداڵ کە بە دوانە لە سکی یەک دایکا دێنە دەرەوە، ئەم شتانەیان لە یەک جیاوازە. پەروەردگار پێت دەڵێ ڕێزی تایبەتیم لە تۆ گرتووە. خۆت بێڕێز نەکەی بەوەی غەیری ئەڵڵا بپەرستی. هەر کەسێک ڕووی لە هەر قیبلەیەک بێ غەیری قیبلەی ئەڵڵا، بەڕاستی سوکایەتی بەخۆی کردووە. تا ئەو کاتە ئینسان بەڕێزە کە خواپەرستی بە حەقە. دووەمیان خوای پەروەردگار وەکو دروستی کردوین و بڵاوی کردوینەوە لەسەر زەویدا، مرۆڤایەتی وێڵ نەکردووە. لە هەموو سەردەمێکە پێغەمبەر هاتووە بۆ هەموو قەومێک. پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم، حەزرەتی محەممەد صلی الله عليه وسلم، کۆی پەیامی هەموو پێغەمبەرانی خوای لە قورئانەکەدا کۆبووەتەوە. ئەم پێغەمبەرانە سەلامی خوایان لەسەر بێ، ئەم پەیامە ئاسمانیە کە بۆ ڕێنمایی مرۆڤ هاتووە، ئەم قورئانە کە کۆتا کەلامی خوای پەروەردگارە، دیاری و خەڵاتی خوایە لە ئاسمانەوە بۆ سەر زەوی، دوو سیفاتی هەیە. یەکەمیان هەرگیز کۆن نابێ وەکو بەرنامە، بەس تێگەیشتنی تازەی مرۆڤەکانی دەوێت سەردەم بە سەردەم جوانتر لێی تێبگەن و بۆ سەردەمەکەی خۆیان بەکاری بێنن. ئەینا بنەماکانی دینی ئیسلامی ئێمە ئەلحەمدولله قەت کۆنبوونیان بەسەرا نایە. ئەو ڕۆژێ قورئان هاتۆتە خوارەوە دوای 1444 ساڵ، ئێستا وەکو ئەو کاتە تازەیە. دووەمیان ئەم ڕێبازی ئیسلامە ئەلحەمدولله پەشیمانی لە دوانیە. وەرە لە هەر کەسێ دەپرسی لەسەر هەر شتێک ژیاوە و کاری بۆ کردو و خەباتی بۆ کردو، بەشێک پەشیمانی لە ژیانیا هەیە. هەز بە مەخدوری دەکا، هەز بە مەزلومی دەکا، جاری وایە لە هەمووی پەشیمانە. تەنها یەک شت پەشیمانی لە دوانیە، خواناسی بە حەق و ڕێبازی ئیسلام. حتا تۆ لەسەر ئەم ڕێبازە بیشانازی بە دینەکەی خۆتەوە دەکەی. قەت ڕۆژە لە ڕۆژانی خوا ئەلحەمدولله لە زیکرێکمان پەشیمان نین، لە هاتوچۆی مزگەوتێکمان پەشیمان نین. دینێکمان هەیە هەمیشە شانازی لەگەڵایە، پەشیمانی لە ژیانتان نییە. سێمیان قیامەتی داناوە. تۆی چاکەکار لەم دنیادا ڕەن بە پاداشت نەبێ، ئەوی خراپەکار ڕەن بێ لەم دنیادا بە هەموو سزاکانی خۆی نەگا. وەیە پەروەردگار قیامەتی داناوە، تۆ قەت لە چاکەکاری دڵسارد مەبەوە، پاداشت نەفەوتاوە با کەس پێی نەزانێ. ئەی خراپەکار دڵت خۆش نەبێ کەس پێی نەزانیوی، بڕوات هەبێ قیامەت هەیە، لەوێ تۆڵە و سزا هەیە. جا خوای پەروەردگار کە ئەو پێغەمبەرانەی ناردووە سەلامی خوایە لەسەر بێ، سەیری سوورەتی ئەنعام کەن. کۆمەڵێک پێغەمبەر باز دەکات لە ئایەتی 90 تا دەفەرمێ ئولائیکە الذین هەدى الله فبهداه مقتده. ئەو پێغەمبەرانەی خوا سەلامی خوای لەسەر هەمویان بێ و لەسەر سەرداری پێغەمبەران محەممەدی مستەفا بێ صلی الله عليه وسلم، ڕێنمویی و هیدایەتی پەروەردگاریان وەرگرتووە. فبهداه مقتده، ئەی ئیماندار، لەگەڵ منیەتی لەگەڵ تۆیەتی یەک بە یەکمان ئێوەش لەسەر ڕێبازی ئەو پێغەمبەرانە بن.
ئیقتیدایان پێ بکەن هەنگاو بە شوێنیاندا بڕۆن. ئەو پێغەمبەرانە جگە لەوەی تەوحید و یەکتاپەرستی پەروەردگاریان پێ ڕاگەیاندوین، عیبادەتەکانی خۆیان بە میلەتەکان و بوومەتەکانیان ڕاگەیاندووە. یەکێ لەو شتانەی بۆ ئێمەیان بەجێهێشتووە ژیانی هاوسەریە. ئەم جومعەیە لە خزمەت جەنابتانە ئیماندارانی بەڕێز بیسەران و بینەرانی ئەم وتارە ئەچینە خزمەت یەکێک لە پێغەمبەرە پایەبەرزەکانی پەروەردگار کە زانایانی تەفسیر زۆربیان لەسەر ئەوەن. ئەو بابەتەی سوورەتی ئەلقەسەس مەبەست شوعەیب پێغەمبەر عەلەیهی السەلام. بزانین پێغەمبەران چۆن کچیان بەشووداوە، کچ کە دیاری و خەڵات و ئەمانەتی خوا لای ئێوەی باوکانی بەڕێز، لای دایکان و خوشکانی سەربەرز، ئەم ئەمانەتە چۆن ڕەفتاری لەگەڵا دەکەی، چۆن بەشووی دەدەی. ئەچینە خزمەت سوورەتی ئەلقەسەس. خوای پەروەردگار باسەکە دێنێ موسا لە میسر دەربەدەر دەبێ، ڕوو دەکاتە مەدیان، لە شوێنێکە دەبینێت دوو کچی بە حیا و حورمەت مەڕەکەیان بۆ ئاو نادرێ، ئاژەڵەکانیان بۆ ئاو نادرێ، بەڕێک و پێکی بۆیان ئاو دەدا، دەگەڕێتەوە ثم تولى إلى الظل دەگەڕێتەوە ژێر سێبەرەکە. ئاش سێبەری شاخێک بووە، درەختێک بووە، بەردێکی گەورە بووە، ڕوو دەکاتە پەروەردگار و دەپاڕێتەوە ربي إني لما أنزلت إلي من خير فقير. پەروەردگارە بۆ هەموو خێرە کە تۆ پێم ڕەوا ببینی و بۆم بنێری، بەڕاستی هەژارم، محتاجم، دەربەدەرم، ئاوارەم، قاچاخم، بێپارەم، بێکەسم، خوای گیان خۆت بێ بەهانە و هاوارمەوە. هەر کاتێک زانیت هەموو دەرگاکانی دنیا لەسەر داخراون خەریکی چاکە بە. موسا ئەوەندەی لەدەستات، دوو کەسی مەزلوم خەریکە ستەمیان لێ دەکرێت. ئەو خەڵکە پیاوانە دڵڕەقانە ناهێڵن ئەم ئافرەتانە مەڕەکانیان وەکو پێویست زاودەن، بەقەدەر پێویست هاوکاریان دەکا ئەوەندەی کە توانای هەیە و ئەمجا لە خوا دەپاڕێتەوە، خوا بێ بەهانا و هاوارمەوە، خوا دەرگای ڕەحمەتی خۆتم لێ بکەیتەوە. دوو کچەکە دەگەڕێنەوە ماڵەوە، یەکسەر باسەکە بۆ باوکیان دەژێڕنەوە. لێرەدا ئەم قورئانە کە خوێندمانەوە خۆشەویستان، هەموو جار عەرزی جەنابتان دەکەم ئەبێت لەسەر وشە بە وشەی بوەستی. دوو کچ هاتوونەوە ماڵەوە، زۆر خۆشە هاوڕێتی بینی باوک و کچ. زۆر جا دەڵێم ئەوەی کچی نەبێت تامی باوکایەتی ناکە. زۆریش خۆشە هاوڕێتی بینی کوڕ و دایک. سبحان الله، ئەوە بەعەکس کەوتووەتەوە. دایمە کچ ڕەفیقی باوکێتی، کوڕیش دەبێتە ڕەفیقی دایکی، تەوازونی خێزان تەواو دەبێت. ئەم دوو کچە هیچ شتێک لە باوکیان ناشارنەوە، لە ماڵەوە وا پەروەردەکراون. ناڵێن ئەگە خوا بکەم باوکم نەزانی ئێمە کوڕێکمان بینیەوە و یارمەتی داوین بەخوای کا بەهەرە. نا، باوکی خۆیان باش دەناسن، چی پیاوێکی بەڕێزە. لەسەر ئەوە پەروەردەبوون کچەکە لە دەرەوە هەرچیەک ببینێ لە ماڵەوەی ناشارێتەوە. فەیسبووکی نهێنی نێو دەرگای ژووری نووسنیدا نەخراوە شتەکانی قفڵکە. باوکەی گیان کوڕێک هات و یارمەتی داین و مەڕەکەی بۆ ئاوداین و زوو هاتینەوە بۆ ماڵەوە. چەند خۆشە کچ و کوڕەکانمان ئاوا بەم ئاەتە بەس ئەوەندە دەرسەی لێ وەرگرە بەستە لەسەر شت نەشارنەوە لە یەکتر. بە تایبەت کچ بۆ باوکی، ئێستا زۆر جا لە وڵاتی ئێمە کچەکان شت بۆ دایکیان دەژێڕنەوە، بەڵام ناوێرە بۆ باوک، بە دایکیشەوە با باوکم نەزانێ. ئەمان ڕاستە و خۆ بۆ باوکیان دەژێڕنەوە، هاوڕێن بە یەکەوە. لێرەدا شوعەیب پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ یەکسەر فەرمووی پاداشتیان بدەنەوە. گەنجێکی غەریب نەمان ناسیوە و خزممان نییە و کەسمان نییە، خاوەنی هەڵوێستێکی جوامێرانە و مەردانە، ئەم کارەی بۆ ئێوە کردووە بەڕێزەوە بەڕێکردوونەوە. نەیفەرموو هەر ماڵت ئاوا بێ. ئێمە زۆر جابی دەڵێن کوڕە ماڵی ئاوا بێ، خوا پاداشتت بداتەوە. قورئان فێری کردوین خانەدان ئەو کەسەیە هەر کەسێت چاکەی لەگەڵا کرد هەوڵ دەدا چاکەی لەگەڵا بکاتەوە. پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم فێری کردوین من صنع إليكم معروفا فكافئوه. هەر کەسێ یەک چاکەی لەگەڵا کردی مەهێڵە بەسەریا تێپەڕ بێ، تۆش هەوڵ بدە چاکەیەکی لەگەڵا بکەوە، واتە بە هاندان بۆ چاکە زۆر بێ. هەر کەسێ چاکەی لەگەڵا کردی چاکەی لەگەڵا بکەوە. فإن لم تجدوا ما تكافئوه، ئەگەر نەدبوو ئەمجا ئەگەر هیچ توانایەکن نەبوو فەدعوا له، دوعای خێری بۆ بکە. کابرا هەموو دەسەڵاتێکی هەیە هەر دەڵێ خوا پاداشت داتەوە، هەر ئەڵێ ماڵت ئاوا بێ، نا ئەگە هیچن نەبوو ئەمجا دوعای خێرەکەی بۆ بکە. با کابرا بزانێت چاکەکەی نەفەوتاوە لەبەر چاوتەوە بە دوعای خێریش زۆر زۆر دڵخۆشە. نەک ئەگە چاکەی لەگەڵا کردی بەداخەوە بڵێ ئەوە لەکوێ بوو، ئەوە بەچی کردوێتی، ئەمجا زەممیشی بکەی لە پشتەوە پەنا بەخوای پەروەردگار. زۆر کەس هەیە حەزی لە خێرە،
ئەوەی خێر پێکراوە نە بە پاداش وڵامی دەداتەوە نە بە دوعای خێر جاری وا زەمیشی دەکات ئەمیش دەستی لە بەسرێ لە خێرکردن بۆیە دەرگاکانی خێردا دەکەین چەند پێویستیمان بەم پەروەردە قورئانی ئیمانی هەیە فجاءته إحداهما فاء تعقيب يكسر شعيب فرمي روڵەجان بڕۆن پاداشتی بدەنەوە ناڵێن گەنجێکی غەریبی بێکەسە و تا ئێستا لەم سنوورە نەمان بینیوە بەڵێ دەیفەرمووی یەکسە بڕۆن بە شوێنیە سەیری قورئان کەن فجاءته إحداهما کچێکیان بە تاقی تەنیا ڕۆی هەر قورئانت خوێندەوە یەک گوشە لەسەری تێ نەپەڕی إحداهما ئەم جار پێشتر دوو خوشک بوون بە یەکەوە ئێستا نەیفەرموو هەردووکتان بە یەکەوە بڕۆن کچەکەم بە تەنیا نەڕۆی براشیان نەبووە براکەی لەگەڵی بچێ بە دایکەکەشی نەوت ئابڕۆ چاودێری کچەکە بکە لەگەڵ یا بڕۆ بە تاقی تەنیا کچەکەی دەنێرە شوعەیب بێگومان بەسەراتەکەەوە دیارە ڕێگاکەش دوورە چونکە شوێنی ئاودانی مەڕووماوەڵ عادەتەن هەموو بینیمانە لە دەرەوەی لادەیە بەلانی کەمەوە 2-3 کیلۆمەتر ڕۆیشتووە ئەمە پێمان دەڵێ متمانەت بە کچەکەت هەبێ وای پەروەردە کە ئەگە بە تەنیاش بڕوە بۆ لای گەنجێکی غەریبیش حیا و حرمەتی لەدەست نادا فجاءت إحداهما بە تەنیا ڕۆیشتووە متمانەی بە حیا و حرمەت و ڕێزی کچەکەی خۆی هەیە نەک بە دڵپیسی ئیوا هەیە دەڵێ وازانێ ئیسلام ئەوەیە بە حیاتی کچەکە لە ماڵ نەچێتە دەرەوە برام تۆ باشت پەروەردە نەکردووە وەرە باش پەروەردەی کە ئەوەندە متمانەی پێ ببەخشە دڵنیا بەلێی ئەو هەموو ڕێگایە دەڕوە بۆ لای پیرەمێردێکیش ناچێ بۆ لای کوڕێکی گەنج دەچێ بەڵام باوک متمانەی بە کچەکەی خۆیەتی کچم تەنها تۆ بڕۆ بانگی کە باوێ پاداشتی بدەینەوە کچەکەش کە ڕۆیشت تمشي على استحياء قالت أما تبدو شواز دخوين دريتو دتواني بلي تمشي على استحياء كبرقادا روي زور بحياة وحرمته ودروي زور بالشرموا جليكي بوشتو پرداخي دا پوشراو لچك بسروا سري رويلا ارزك الريكو بيك لنجولار ناكا قاچي پاواني تيا نكردوا پاژنەی پێ دوو بزبەرز نییە ئتر خۆی بانادا لەشی ئاواڵە نەکردووە تا پش ئەژنۆی ڕوود نییە تمشي على استحياء حياة أدبي لدباري أم كشكاتك برقادا دروا دشتواني بخوانيوا على استحياء قالت بأو بري حرمة ريزة وقصي لقوم موسى جانج كد بلى أم آتش بيمان دلي بو آفرت إسلام نيوتوا أبي أوند الشرمنو كزول بي كبرقادا روي فقير للشرمنيانا قاتيت يكال بي نا والله أبي قيت وقنج وركو بيكو سلامت بروا إسلام يمني وتوكش دبي وافر وديك أجر شاي ببيا كون نتواني قصبك يكسر دم بدمي وبقريه فقير بلرزي دمي جونك أو ندش أو الشرمنيني أو خجلة أو إن خوشية أبيك شكد وافر ودكي نخير زور أزاو مردانة برقادة بروكو بياو كقصشت كردم تيكلنا يا شرم مكة أو شهر مروفك وكتب بلام على استحياء باڕۆیشت نەکەت و قسەکردنەکەت کچەکەم لەسەر حیا و حرمەت بێ بە حرمەتەوە قسە بکە بە ڕێزەوە قسە بکە خۆت ناسک مەکەوە ئەلو ئەم کاتت باش هەر فەقیرە کوڕە نیەتی هیچی نییە خۆی وا لێ دەکا کە حەزم لێتە بە حرمەتەوە کەسایەتی ئافرەت بە دووشتەوە دەردەکەوێت لە ڕۆیشتنیە لە قسەکردنیە على استحياء زۆر بە شەرم و بە ڕێز و بە ئەدەبەوە قسەی کرد ئیسلام پێمان دەڵێ دەبێت کچ سەنگین بێ لە ڕۆیشتن و قسەکردنیە سەنگین بێ نەک بوو کەڵە و سووکەڵە بێ هەموو پرۆگرامی غەیری ئیسلام بە هەموو فلیمێکەوە کە نیشانی ماڵەکانتان دەدرێ بە هەموو تۆڕی کۆمەڵایەتی و بەرنامەی ڕێکخراوی ژنان و ئەمانەوە بەس پێت دەڵێ ئافرەت لە دووش تا بیکەن بە بوو کەڵە و سووکەڵە کە ڕۆیشت هەر لە ڕۆیشتنەکەیدا دیار بێ کە سووکە کە قسەشی کرد با سووکی کەن ئیسلامی ئێمە دەڵێت دەمی ئافرەتدا نەخەی ئەی باوک کچەکەت با ناتق بێ لە قسەکردنە بوێر و دلێر بێ با بڕوە چەند کیلۆمەتر بە تەنها نردوێتی بۆ لای کوڕێکی گەنج بەڵام وای پەروەردە کردو ئەزانێ کچەکەی خاوەنی ڕێز و حرمەتە وەڵڵاهی کوڕێکیش ئەگەر بە تەمای ژنهێنان بێ ئەگە بە تەمای هاوسەری بێ نەک دەست پێگەرمکردنەوە حوبحوبێنە بەس سەیری دووشتی ئافرەت دەکا لە ڕێگادا چۆن دەڕوە چۆن قسە دەکا ئەو دوانەی حیا و حرمەتی تێدا بێ بەستێتی بۆ کوڕ بۆ کوڕێک کە بە تەمای خاوەنی ژن و مناڵی کۆتایی بێ نەک بیانی تەلاقی بداتەوە ئین ئەبی یەدعوکە کچەکە بە حیا و حرمەتەوە ڕوو لە موسای گەنج دەکا سڵاوی لێ دەکا
پێی دەڵێ ئین ئەبی یەدعوکە لیەجزیەکە ئەجڕ ما سەقەیتە لەنا. دیسان لەسەر ئاەتەکە بوەستن. ئین ئەبی ناڵێ فەرموو بەڕێز با بڕۆین بۆ ماڵی ئێمە، یعنی من داواتت دەکەم. ئین ئەبی دڵنیا بە هاتنی من لەسەر فەرمانی باوکمە. ئین ئەبی باوکم یەدعوکە تۆ بانگ دەکا، یعنی من باوکم هەیە باوک. خۆ پێشتریش لە ئاەتەکە وتیان بۆیە باوکمان نایە بۆ مەڕ لەوە ڕاندن و ئاودانی ئەبوونا شەیخون کەبیر، باوکمان پیاوێکی بە ساڵاچووی زۆر زۆر پیرە لە قاچ کەوتووە لە ماڵەوە ناتوانێت بێتە دەرەوە، هیچ توانایەکی نەماوە. لە وڵاتی ئێمەدا چەند خەفەتبار دەبم کە دەبینی پیاوی وایە بەس ئەوەندە فەقیرە لە کەسابەت کەوت گەیشتە ماڵەوە نەژن حیسابی بۆ دەکا، نەکرد حیسابی بۆ دەکا، پیرەمێردە بۆ خۆت دانیشە پاروێنانی بخەنە بەردەست. قورئان دەفەرمێن نابێت ڕێزی باوک لە ماڵەوە بشکێ. باوکیان پیاوێکی بە ساڵاچووی بێتوانە ڕاکشاو لە ناو جێگادا، بەس عەقڵ و هۆشی ئیش دەکا و زمانی ئیش دەکا. کچەکە پێی دەڵێ ئەی کوڕی گەنج من باوکم نردومی، من باوکم هەیە باوک، من باوکم یەدعوکە، باوکم هێشتا سەرۆکی خێزانەکەیە، گەورەی ماڵەکەیە، بەبێ پرسی ئەو کەس بانگ ناکرێ، باوکم نردومی لە دوود، باوکم بانگت دەکا بۆ ئەوەی پاداشتی ئاودانی ئاژەڵەکانمانت بداتەوە. تۆ یارمەتیت داین، باوکم بانگت دەکا، یارمەتیت بدەینەوە، پاداشتت بدەینەوە. وەڵڵی هەر کچێک حیساب بۆ باوکی نەکا دڵنیا بە لە لای کوڕ سووکە. 3 جار مافی دایکت لە پێش باوکتەوەیە، کچ بیان کوڕبی، بەڵام کە گەیشتە سەر ڕەگەزی بەرامبەر و خوازبێنی و حەز لێکردن ئەبێ باوک لە پێش دایکەوە بێ. ئەبێ بڵێ ئێمە باوکمان هەیە لە ماڵەوە، هەرچی ئەم پرۆگرامانەی ئەم سەردەمە جەنابتان دەیبیستن هەر هەمووی لێدانە لە کەسایەتی باوک لە ماڵدا. ئاخر بۆیە هیچ ڕێزێکیش نەماوە، بۆیە هاوسەگیریش سەر ناگرێ. وەڵڵی باوکی وا هەیە چوینە ژنمارەکردن، فەقیرە لە ناو ژنمارەکردن ئەڵە کامە زاوایە. ئەی هاوار هەموو شتێ بڕاوەتەوە لە ناو کاتی عەقدی زەواجەکەیە باوکەکە دەڵێ ئەرە کامە زاوا بوو، یعنی کەس پرسی بەم ماوکە نەکردووە، هەر کەس حیسابی بۆ نەکردووە لەو ماڵەدا. بۆیە ئەو کوڕەش وەڵڵا ئەو کچە ئەو ماڵەی لەبەر چاو سووکە. قورئانەکە بخوێنەوە، ئەو کەلامی خۆیە قەت پەشیمان نابی. ئەی کچی بەڕێزم بڵێ ئین ئەبی من باوکم هەیە باوک، باوکم بەو کە نەفتی ناو جێگاشەوە هێستا کۆڵەکەی ماڵمانە، هێستا ڕئیسی عایلەمانە، ئێمە خێزانێکی بەشان و شکۆین، ئێمە خێزانێکی خانەدانین. فلما جاءه وقص عليه القصص قال لا تخف نجوت من القوم الظالمين. موسا کە چوو بۆ ماڵیان، موساش ڕاستگۆیە ئەم پیاوە خانەدانە، من یەک چاکەم لەگەڵاکردن نەیهێش بە سەریاتی پەڕ بێ، بانگی کردم بۆ ماڵی خۆی، کوڕی نییە کچە تاقان کچە گەنجەکەی بنات بە شوێنما، بۆیە ناڵێ وەڵڵا هاتووم لە وڵاتەیە ئیش بکەم بەڵکو شوانێک بێ شتێک بێ. ڕێک و ڕەوان ڕاستگۆیانە هەمووی بۆ دەجێڕێتەوە. لە دەستی فیرعەون هەڵاتوم، ویستیان بمکوژن. ئەویش دەفەرمێ مەترسە، دەسەڵاتی فیرعەونی میسر ناگاتە مەدیەن و وڵاتی شام، مەترسە دەسەڵاتی لەم سونورەدا ناڕوە، ئێرە لەژێر دەسەڵاتی ئەوان نییە، ئەمین بە لێرە لە ماڵی خۆتە. چەند پیاوی وەکو جەنابتان خانەدان لە کوردستان ئێستاش هەن و لە ڕابردووشە هەبوون، خەڵکە بێکەسەکانیان پەناداوە لە ماڵی خۆیاندا، نانیان داونێ، جێگەی خەویان داونێ. شوعەیب نافەرمێ بڕۆ لە شوێنێکا بۆ خۆت بخەوە، کاکە تۆ میوانی ئێمەی، ئێرە ماڵی خۆتە کوڕی گەنج، یاخوا بەخێر بێی. چەند ڕۆژێک دیارە دەمێنێتەوە لەو ماڵەدا، ڕۆژێک یەکێ لە کچەکان لەگەڵ باوکیا دانیشتووە، عەرزم کردن چەند خۆشە هاوڕێیەتی نێوان باوک و کچ. دانیشتون دایک و خوشکەکەی تریشی لەگەڵ یانانیە. قالت ئیحداهما، یەکیان بە باوکی دەڵێ گفتوگۆیە، دانیشتن باوک و کچ دەردەدڵی بۆ یەکتر دەکەن. یا ئەبەتی ئستەئجیرهو، باوکەی جان ئەم کوڕە کوڕێکی باشە، ئەم موسایە، بۆ بەکرێی ناگری بۆ شوانی. ئینە خەیڕە مەن ئستەئجەرتە ئەلقەویی الئەمین، باشترین کەسێک کە بەکەڵکی ئێمە بێ و شوانی مەڕووماڵاتمان بۆ بکە دوو سیفەتی تێدا بێ. یەکەم کەسێکی بەهێز بێ، ئەم کارەی پێ بکرێ، شوانی بە هەموو کەس ناکرێ. دووەمیان کەسێکی نەجیب و چاوپاک و بە ئەخلاق و بەڕەوش بێ. باوکەی گیان ئەم کوڕە هەردووکیانی تێدایە، واللهی زۆر بە مەردانە تواری مەڕەکە ئاودا، هەر بە تاقی تەنیا بەقەدە 10 پیاویشی پێدەکرێ. دومیشیان هەر چاویشی هەڵ نەبڕی سێری ناو چاومانکە، زۆر کوڕێکی ئەمینە، زۆر کوڕێکی نەجیبە، زۆر شەریفە، دیارە زۆر جوان بەخێو کراوە، ئەمە بنەماڵەیەکی بەڕێزن. ئالێدەدا دکتۆر ئەحمەد کوبەیسی کتێبێکی بە نرخی هەیە من ئەنبائی القوڕا،
لە لاپەڕی 402 زۆر جوان دەفەرمێ لە تەفسیری ئەمایەتەدا إن إحداهما تشف عن ميل واضح إلى الضيف الشاب کچەکە شتێک لە دڵیایەتی گرەیەک تەشەفی ئەوەیە هیوای غیبەتی خەڵک دەکات بەس بۆی گرەی دڵی بکاتەوە ڕقی لە فڵان کەسە نازانێ هیچی لێ بکات دەچێت کۆمنتی لەسەر دەنووسێ ئەچێ قسەی پێدەڵێ ئەوە پێڵەن تەشەفی گرەی دڵ دەکاتەوە ئەم کچە گرەیەک لە دڵیا هەیە لە ناخیا هەیە ئەیەوێ ئەم گرەی دڵی بکاتەوە شیفەت دەرونی بدا بەڕاستەوخۆ ئەم گرەیە ئەوەیە تەواو مەیل واضح إلى الضيف الشاب تەواو دڵی چۆتە سەر ئەم کوڕە گەنجە میوانی ماڵیان حەزەکە هاوسەری بێ وتمهد لذلك بأن توحي به إلى أبيها عن طريق تزكية الشاب والإشارة إلى خصاله ئەمە دیسە دێنێتە پێشەوە لە ڕێگای تەزکیەی گەنجەکە و باوەگیان خۆی ئێمە شوانمان هەر دەوێت ناکرێ من و خوشکەکەم هەتا شوان بین جەنابیشن ئەلحەمدوللا تەمەند درێژ بی بۆمانوە لە ماڵەوە ناتوانی شوانی بکەیت ئەم کوڕە گەنجەش دوو سیفەتی ئەمینی و قەوی تێدایە حیفە لە دەستمام چێونەیەکەین بە شوانی مەڕ و ماڵاتەکەمان ئەها تەزکیەی دەکا لەم ڕێگایەوە گرەی دڵی خۆی بۆ باوکی دەکاتەوە فهي واثقة أن أباها يفهم ما ترمي إليه باوکی خۆشی چاک دەناسێ بەخوا حیفە هەر مناڵت ببێ و باوک نەبی وەڵڵاهی وایە دەکچی هەیە ئێستاش سیفەتی باوکایەتی تێدا نییە باوکی خۆی چاک دەناسێ متمانەی هەیە باوکی هێندە ژیرە ڕێک لە قسەکەی تێدەگا ئەزانێت چی بۆ فڕێداوە ئەزانێ ئەم پێشنیارە چی لە دەخوێندرێتەوە باوکی زیرەکە تێدەگا دکتۆر محەممەد ڕاتب نابلوسیش ڕەحمەتی خوای لێ بێتە تەفسیرەکەیدا لە مجەلەدی 6 لە لاپەڕەی 484 دەفەرمێ فلعل إحداهما تمنت أن يكون سيدنا موسى زوجا لها دیارە ئەم کچە لە ناخی دڵەوە خۆزگەی خواستووە گەورەمان موسا بوو بە هاوسەری عیبە نییە برام عیبە نییە ئیسلامی ئێمە واقع ئەم کچە لە ناخیا خۆزگە دەخوازێ بۆیە وتارەکەی من ئەمڕۆ لەژێر ناونیشانی ئەوەیە ئەی باوک لە خۆزگەی کچەکەت تێبگە هەر بە یەک قسە تێبگە تێدەگا ئەم کچە خۆزگەی ئەوە دەخوازێ ئەم گەنجە بێتە هاوسەر و مێردی داهاتووی ولكنها لم تقل يا أبتي زوجني إياه بەڵام کچ بە حەیایە بە حرمەتە نابێ بگاتە ڕادەی بێ حرمەتی بینی باوک و کچیش ڕاستەوخۆ ناڵە باوکە گیان بمدە بەو کوڕە بەخوا کوڕێکی باشە حەزەکەم شووی پێ بکەم هەر ڕاستەوخۆ بێ پەردا وەڵڵا ئەگەر نەمدەنێ خۆم دەسووتێنم خۆم دەکوژم نە حەیا و حرمەت دەبێ بمێنێ بە بەرگێکی جوان تەسکیەی دەکا و ئاواتی دڵی خۆی بە باوکی دەگەێنێ و باوکیش تێدەگا باوکی تێگەیشت و لە ناخی کچەکەی تێدەگا بەڕێزان ئەڵێ حیفە ئەم کوڕە باشەمان لەدەست چێ مامۆستای پایەبەرز زانای بانکخواز مامۆستا محەممەد ڕەوف محەممەد لە کتێبەکەی خۆیدا ئیشارات ومەفاتیح لفهم القرآن الكريم لە مجەلەدی 2 لە لاپەڕەی 101 دەفەرمێ قضية اجتماعية مهمة ئەم باسەی شوعەیب و کچەکەی بابەتێکی کۆمەڵایەتی زۆر گرنگ فێری مسلمانان دەکا لتغيير بعض العادات والأعراف إلى الأحسن هەندێک نەریت و داو و نەریتی کۆمەڵایەتی هەن ئەوانەی کە دیندار و خواناسن ئەبێت لە چاکەوە بەرەو چاکتر بیبن بۆیە وهي أنه كما يجب على الآباء البحث عن زوجة صالحة لابنهم چۆن باوەک خەمێتی کە دڵەن کچی فڵان کەس کچی چاکە ئەو باوکە نەپارەی دێتە بەرچاو نەتەکلیفی دێتە بەرچاو نەخۆی بەهین دەزانێت سێ چوار پیاوی ماقوڵی وەکو جەنابتان بەرێ هەموو قوربانیەک دەدا ئەڵێ حەیفە کچی فڵان کەس بووکی ماڵم نەبێتە کچم هیچ شتێکی بەلاوە گرنگ نییە هەموو قوربانیەک دەدا لە پێناوی کوڕەکەیە بۆی کچی فڵان کەس بووکی بێ مامۆستا محەممەد دەفەرمێ كذلك يجب أن يبحثوا عن زوج صالح لبناتهم فما الفرق بينهما والله إنسان قال لديني خوا حالي بلبێ ئاواش خەمی کچەکەی بخوا ئاواش چاو ورد کاتەوە بەڵکو کوڕێکی باشم دەستکەوە و لە دەستم نەچێ عرفی ئەو کاتە تا ئەو زمانی شعیب وا بووە بەردەوام دەبوایە ماڵی کوڕ کچ نەخوازبێنی کچ شعیب ئەم نەریتە دەگۆڕێ کوڕێک هاتوۆتە بەردەستیان بەخوا حیف ئەم کوڕم لە دەست دەرچێ لەبەرچی لە دەستم دەرچێ بەخوا زۆر دەوڵەمەندە کورە بابە سەیری سیارەکەیکە کورە سەیری ڤێلاکەیکە سەیری باخەکەیکە زۆر خەڵک ئەمڕۆ کە مشتاقی کوڕێکە لەبەر سەروەتەکەیەتی نافەرمێت لەبەر ئەوە حەزم لێتی کچەکەم بەڵکو ببێتە زاوام کوڕە کاکە کوڕی فڵان کەسە ئەوە فڵان کەس باوکی ئەزانی چ پیاوێکی بەناوبانگە هەر کەسێک لەبەر خاتی باوکی کچی بدرێتێ هیچە ئەبێ خۆت شت بی بەخوا خزمی خۆمەوە پێشینانیش دەڵێن پارووی دەم بۆ کۆش باشە کاکە برازای خۆمە کاکە خوشکەزای خۆمە بۆ بیدەم بە بێگانە پاروو لە دەم کەوتە خوارەوە بۆ کۆش باشە چەند خەڵک چەندتان لەسەر ئەو مەبدایە ئیش دەکەن بەداخەوە
ناڵە کچەکەی بەدڵی خۆی شت بکە ئیلا بۆ برازاکەم داناوە بۆ خوشکەزاکەی خۆم داناوە بەخوا دەبێت سەری سپی پێدەوەنمەوە ئیلا لە ماڵی خۆم و عەشرەتی خۆم نابێت دەرچێ من سەیدم من شێخم چۆن کچ دەدەم بە ئومی من جافم چۆن کچ دەدەم بە گۆران من خەیلانیم نازانم چۆن کچ دەدەم من پارتیم چۆن کچ دەدەم بە یەکێتی هەی عەمرن نەمێنێ بۆ خۆت و فکرت هەی ناموسڵمان تۆ قورئانیش دەخوێنی و مەولودیش دەکەی مزگەوتیش دروست دەکەی چەند لەم شارانەی کوردستانە ئەو گەنجانەی ئێمە دەردەدانەڵێن بەدەست حیزبایەتی و بەدەست شارچێتی و بەدەست بنەماڵەیەوە کچەکەم نابێت لە بنەماڵەی خۆم بڕواتە دەرەوە لە شاری خۆم بڕواتە دەرەوە لە حیزبی خۆم بڕواتە دەرەوە وەڵا شەهادەیەکی بەرزی هەیە حەز دەکەم زاواکەم خوێندەوار بێ خۆی پێوە هەڵکێشە کاکە دکتۆرای هەیە لە فڵانشدا ناڵێ پلەی بەرزە لە جەماعەتی بنەماڵەی کاک فڵان کەس و مان فڵان کەسی ئەولایە کاکە هەر لەگەڵ ئەوانە تێکەڵاوە بیشێ دەوێت پڕ بە چاو سەیرت کە هەر خوا دەکات لەگەڵ ئەو بنەماڵە دەبێتە زاوامانیتر تەواو بۆ خۆم دەحەسێنمەوە پاشای وڵات خۆتی ناڵە وڵات لە دەرەوەی وڵات گەڕاوەتەوە بمبورنەوە قسەیە بکەم ئەوانی لە دەرەوەی وڵات دەگەڕێنەوە زۆربەی دۆستی خۆمانن وەڵی لەم مزگەوتەدا لە ئێمە زیاتر دیندارن الحەمدولله دایمە دەگەڕێنەوە لەو ئەوروپایە جومعان بەدیار وتاری ڕاستەوخۆکانی ئێمەوە شەوان دادەنیشن ڕۆژان دادەنیشن زۆریان لێرە باش نەبوون الحەمدولله لێ بوونە دیندار ئەو کوردانەی ئێمە ڕەسەنن سواز بۆ خوای گەورە بەڵام مەبەستم لەسەر ئەوەیە کابرا کە دەڵێن لە دەرەوەی وڵات هاتۆتەوە لە خارج هاتۆتەوە چەند کەسم بینیەوە بە چاوی خۆم دوو برا شەڕیان بووە خوشک و برا شەڕیان بۆ لەسەوەی کوڕەکە لە خارج هاتۆتەوە ئەم کچی بداتێ ئەو کتێتی من کچەکەی خۆمی دەدەمێ کە ئەو کچی داوەتێ ئەو مەرحەبایی دوایی خوشک و برایەتیان تێکچۆ لەسەوەی ئەم کوڕەمان لەدەست چوو چونکە لە خارج هاتۆتەوە بۆنی دۆلار و دینار و نازانم ئەم یۆرۆ ئەوانەی لێدێ بەس لەبەر ئەوە ئەینا نازانم خەریکی چ کەس سابەتێکە دینی ماوە دنیای ماوە هیچی نەماوە مهم وەیە پارەی هەیە ڕەگت دەگاتە نەوتەکەی ئەوروپا تەواو نەجاتت دەبێ شوعەیب دەڵێ با ئەم کوڕەم لەدەست نەچێ هیچی ئەم سیفاتانەی تێدانە بەعەکسەوە 6 سیفەتی تێدایە وەڵڵاهی ڕوو لە من و لە تۆکە لەبەری ڕادەکەین موسا گەنجێکە هەڵاتوە لە وڵاتی خۆی بە ئاعترافی خۆی ئەمری قەبزی هەیە و بگیرێ ئیعدام دەکرێت مافی چوونەوەی بۆ وڵاتی خۆی نییە گەنجێکە غەریبە هەر خەڵکی ئەو وڵاتە نییە سێم بێکەس و کارە نە باوکێک نە دایکێک نە برایەک کەسێکی نییە لەو وڵاتەدا بێماڵ ئەگەر لە ماڵی شوعەیبان نەخەوێ ئەبێ بچێت لە مزگەوتا بخەوێ هیچی نییە بێکار هەرچی ئیش و کاریش بێنێتی بێ پارە گیرفانی هیچی تێدا نییە ئەم 6 سیفەتە کەس ئامادەیە کچی بداتێ نەوەڵڵا بەڵام شوعەیب دەفەرمێت چونکە دوو سیفەتی هەیە بەخوا حەیفە لە دەستم دەرچێ قەویٌ ئەمین بەڕاستی پیاوێکی بەهێزە بەڕاستی پیاوێکی مەرد و بەغیرەتە بەڕاستی کەسێکی شەهامەتدار و بە حورمەتە کاتێک کە دوو کچ دەبینێ خەرێکە ستەمیان لێ دەکرێ بێ هەڵوێز نییە پیاوێکی خێرخوازە دەستی خێری هەیە بۆیە حەیفە کەسێکم لە دەست دەرچێ کە بەهێزە و ئەمینیشە کچەکەم باشی ناسیوە ئەم کوڕە چەند ڕۆژە لە ماڵی منە چاو بەرز ناکاتەوە سەیری کچەکانم کە والله هەیە لەبەر چاوی باوکی کچە چاو دەبڕێتە کچەکە حەز شەرم لە هیچ کەس ناکە ئەم کوڕەوانیە ئەم کوڕە ئەمینە بۆیە دەست پێشکەری دەکا و کچەکەی پێشکەش دەکا ئێمەش لێرەدا مەجلیسەکەمان لە خزمەت قورئانە کۆتایی پێدێنین لە وتاری داهاتوودا دیسان دەچینەوە خزمەت قورئانەکە بزانین ڕێبازی پێغەمبەران و پێغەمبەری ئیسلام صلی الله علیه وسلم لە بەشودانی کچدا بە سەربەرزی چۆنە داواکارم ئەی پەروەردگار زیاتر لە قورئانەکەت شارەزامان بکەی یا ڕەبی خوا زیاتر لە قورئانەکە شارەزامان بکەی ڕێبازی پێغەمبەران و پێغەمبەری ئیسلام صلی الله علیه وسلم خوایە هەنگاو بە هەنگاو پێدا بڕێن یا رب العالمین پەروەردگارە ئەوانەی نەخۆشن شیفای بەخێریان بۆ بنێری یا ڕەبی خوایە هەر کەسێک نەخۆشە و داوای دوعای خێری لەم دەستە بەدەست نوێژانە کردو خوای بێی بەهانا و هاواری ئەو شیفای بدەی یا ڕەبی خوای ئەوانەی مردوون لە گوناهەکانیان خۆش بی ئەوانەی دڵبەخەمن خوایە دڵیان خۆشکەی ئەوانەی گرفتاریان هەیە یا ڕەبی خوایە لە گرفتەکان ڕزگاریان کەی عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بژێڕی یا ڕەبی خوایە هەموو کوڕکچەکانمان بە ئاواتی خۆیان بگەێنی یا ربی خوای ئەم دینی خوای بێتەوە ناو دڵەکانمان و لەسەر شەرعی پاکی ئیسلام هەموو کوڕکچەکانمان بە خانە و لانەی هاوسەری حەڵاڵی خۆیان بگەێنی آمین آمین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون